بە ناوی سەرۆکاتی زانکۆی سلێمانی بە خێراتنی ئێوەی خۆشەویست دەکەین بۆ ئەم پرۆژە ناوازەیەی زانکۆی دایک. بەڕێزان، دوای ئەوەی وەکو سەرۆکی زانکۆ دەست بەکار بووین بە هاوکاری و پاڵپشتی و کاری جدی مامۆسایان و ستاف و فەرمانبەران و خوێندکاران لە نێو زانکۆ و کەسایەتە دڵسۆزەکانی دامەزراوە حکوومیەکانی دەرەوەی زانکۆ و ناحکوومیەکان و کەرکی تایبەت لە بوارە جۆبەجەکانی زانکۆ پلان و کارنامە و استراتیژی نوێمان داڕشتووە بۆ پرەپێدان و بەرەو پێشبردننی زانکۆ لەلایەک و کۆمەلگە لایەکی ترەوە. پێمان وایە زانکۆ کۆمەڵگا دوانەیەکی لێکدانەبراون بۆ ئەوەی بتوانین پێکەوە پێشکەوت. بەڕێزان، یەکێک لە پلانە استراتیژی و درێژخایەنەکانی زانکۆمان بریتیە لە پرۆژەی سەوزکردن و بە سەوسێشتنەوەی زانکۆی دایک لە کەمپی ژناوشار و کەمپی قلیاسان. ئامانجی سەرەکی ئەم پرۆژەیە بریتیە لە سەوزکردن و پەرەپێدانی ژینگە و ئەو ڕووبەرە زۆرەی کە کەمپەکانی ناوشار و قلیاسان هەیەتی وەک بەشێکی گرنگ لە پەرەپێدانی ژینگە و پاراستنی. لەم ڕوانگەیەوە لە ماوەی ڕابردوودا لیژنەیەکی تایبەتمەندمان دروست کردووە کە چەندین کۆبوونەوەی ئەنجام داوە بۆ داڕشتنی پلان و کارنامەی دروست بۆ گەشتن بەم ئامانجە. ئەزیزان، ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە لە زانکۆی دایک تاوەکو پێکەوە هەمومان بتوانین خزمەتێکی ئەم دامەزراوە ناوازەیە بکەین. وانەیەکمان داناوە لە قۆناغیەک بە ناوی ژینگەی کاری زانکۆیی لە هەفتەی سێهەمیا کە ئەکاتە سەرەتای نۆڤێمبەر هەتاوەکو مانگی 11 تا کۆتایی، چونکە کاتێکی لەبارە بۆ چاندن یاخود سەوزکردنی هەر نەمام یا هەر دارێک. هەستاین لەو کاتەیە ئەم هەفتەیەماندانە بە دوو مەبەست. مەبەست یەکەممانەوە بوو کە هەڵمەتێک بێ بۆ پاکڕاگرتنی ژینگەی دەور و پشت تەنانەت خوێندکارەکانمان ڕابێنین لەوەی کە لە ناو پۆلەکانیانە لە هۆڵەکانیان چۆن پاک و خاوێن ڕابگرن. لە هەمان کاتیشە بەناشتنی نەمامێک کە دێتە ناو زانکۆ کللتوری پەیوەستبوون، کللتوری ئاوێتەبوونی لەگەڵ زانکۆ بە بەشێک لە خۆی زانێن. سەرەتای بیرۆکەوا دەستی پێکرد ئەگەر خوێندکارێک ڕابێنین چاڵێکی بۆ حازرکەین نەمامێک بچێنێ هەر هیچمان نەکردبێ سەرپەل و سەرلقی نەمامێکی شارەوانی ناشتوێتی لەسەر ڕێگاکان هەڵی ناکەنێ. بۆ ساڵی 22 بۆ 23 ئەم ساڵی خوێندنە حەزەکەین ئاماژە بەوە بین کە خۆشبەختانە هەڵمەتی چاندنەکە لە چوارچێوەی 35 دۆنەما بێ ئەم ساڵ وەکو بەڕێ سەرۆکی زانکۆ ئاماژەی پێکرد و 18,000 نەمامە ڕوێندرێ. ئەوەی جێی خۆشحاڵیە ویستمان نەریتێکی کەش بکەین بە مەسافەی زیاتر لە 50 بۆ 70 مەتر ناوی زانکۆی سلێمانی بە 8,000 نەمامە نەخشێندرێ و بەڕێستان دوایە توانن لێرەوە کە چوونە دەرەوە بەشێکی ببینن. گشتی واتەکەتی حکومی و کەرتی تایبەت و ڕێکخراوە پەیوەنددارەکانی لۆکاڵ کە ئەوان عەلاقەی بە ژینگە و بواری سەوزکردنەوە هەیە، هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. لەم ڕوانگەیەوە ئێمە لە کارنامەمانەوە وەکو سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بتوانین لە ماوەی داهاتووە زۆرترین ناوچە لە ناو کەمپی نوێ و لە نێوان کەمپی ناوشاری زانکۆی سلێمانی سەوز بکرێ تاوەکو بتوانین پێکەوە خزمەتێکی گرنگ بە ژینگەی زانکۆکەمان بە ژینگەی شارەکەمان بکەین. یەکێک لە هەفتەکانی هەڵمەتێکە بە پەیوەستبوون بە کللتوری سەوزکردن و بۆ نمونە ژینگە لەسەر ئاستی ئەو ناوەندەی خوێندکارتیایەژی بۆی ببێتە کللتور بۆ دواتر لە شوێنە کار بکە ئەمەی لا بمێنێتەوە. و ئەم پرۆسەیە یاخود ئەم پرۆژەی هەڵمەتە لەوە دەستی پێکرد لە پاکڕاگرتن و کللتوری پاکڕاگرتنی ئەو ژینگەی تایەژی لە ماڵەکەی خۆی لە هۆڵی خوێندن هاوتەریب لەگەڵ ئەوەیە چۆن خوێندکارێک فێر بکرێت نەمامێک بنێژێ لەگەڵ هاتنی بۆ ناو زانکۆ. ئەمەش بە مەبەستی پاکڕاگرتنی ژینگەی ناوچەکەی و ڕێزگرتنە وەکو کللتور بۆ ئەو بیئەیە یاخۆ ئەو ناوچەیە و ژینگەی کە کاری تیاکە و وانەی تیا خوێنێ و شتی تیا فێرە بێ. خۆشبەختانە ئەمە سێمین ساڵە. زۆر سپاس بۆ سەرۆکایەتی زانکۆ بۆ هاوکارانەمان ئەو بەڕێزانی کە لێرە وەستاون.
شوية